ناوەڕۆکی کۆبوونەوەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئاشکرا نەکران، بەڵام ڕێککەوتنی سەرەکی کە لە هەردوو مانگ جارێک ئەم لێک نزیکبوونەوانە هەبێ بۆ ئەوەی گرژیەکان هێور بکرێنەوە. پەرلەمانتارێکی هاوپەیمانی کوردستانیش ڕادەگەینێ کە لایەنەکەن هیواخوازن ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا بەردەوام بێتن. بۆجا 2016 مستحقات هەرێما کوردستانی وێ دیار کردن وەکەتی جێبەجێکردنێدا پێوی ئەبە جێبەجێ بکەن دا مستحقات هەرێمی فڕێکن بەلێ وەکمە گوتی هەندێک کەسێت هاین گرێداینە حتا نوکە حکومەتە عێراقیا بەریبە ئەو هەند دەرفەتێ نادن سەرۆکی حکومەتە عێراقا فەدرالی ئێنۆکە کو هاریکاریا کوردستانی بکرد بەلێ پێوی هاریکاریا کوردستانی بکرد چونکی کوردستان و حکومەتە عێراقی هەردوو بێت قەیرانەکە ئابووریدا پێوی هاریکاریە کە بێت نابینە هەردووکەدا کودا ئەبێ کێشێ چارەسەر بکەن. ئارێز عەبدوڵڵا سەرۆکی لێژنەی نەوت و وزە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند کە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەولێر و بەغدا بەم کۆبوونەوانە چارەسەر ناکرێن. ڕاشی گەیاند کە ئەم سەردانە هەنگاوێکە بۆ ئایندەیەکی نوێ. دیارە بەدانیش نییە کو دوو سێ هەموو ئەو کێشە هەڵواسران نێوان حکوومەتی هەرێم و نێوان حکوومەتی فێدرالی چارەسەر نابن، بەڵام هەنگاوێکە بارە چارەسەرکردنی کێشەکان و ئەگەر بێت و ئێستا حکوومەتی هەرێم لەگەڵ عێراقیش ڕێک بکەوێ قەیرانەدارەیەکەی چارەسەر نابێ، قەیراندارەکەی زۆر لەوە قوڵترە، بەڵام هەنگاوێ بەڵام وەکو ئەڵێ هاوکاریەکە بێ بۆ چارەسەرکردن. هەرێمی کوردستان سەرڕای شەڕی داعش لە بۆشایەکی قەیرانیدا دەژێتن. چاوەڕوانیش دەکرێت کە لە داهاتوویەکی نێزیک شاندی هەرێمی کوردستان سەر لە نوێ سەردانی بەغدا بکە بۆ یەکلابوونەوەی کێشەکان. سڵاح بامەڕی دەنج ئەمریکا، بەغدا.